بڵێ بیانیتان باش ڕۆژ باشە بەڵێن هێژە ئیرۆ ئەم لەسەر ڕەوشە حەلەبێ بەردەوام دەکەن لێ بەڕاستیژی ڕەوشە حەلەبێ یعنی هەنێکی وسا کرد دەبان دووسێ ڕۆژێن دوماییەدا دیقەتاما لەسەر ئیرانێ نەمینێ لۆماژی ئەم ئیرۆ بەشێکی کێم لەسەر سووریای داوافن زێتر دچن سەر ئیرانی ژبۆی و سەرهەڵدان گەل لە گەلەکی مەزن بوون و هەمی کوردستانژی مرۆڤ دکارێ لە هەمێزا خۆ کرد و کورد دەمەک بوو هەنێکی وەک گروپێن ئەتنیکێ دنێ یعنی ژغی کوردن شیعە کوردن سنی کێمتر دەهاتن دیتن هاوڕێنی بەڕێز هەروەکو باسم کرد ئەمڕۆکە هەوڵەدەین بە کورتی لەسەر ڕەوشی حەلەب قسە بکەین بەڵام هەوڵەدەین لە هەمان کاتدا ئیتر باسی ڕووداوەکانی ئێران بکەین کە ماوەیەکە ئیتر تەماشا دەکەین ئەو ڕووداوانە کەم ئیتر لەبەر چاومان خەریکە ڕەش دەبنەوە بەهۆی ڕەوشی حەلەب بەڵام هەر ئەم شەوکە هەر ئەم شەو تەماشامان کرد یعنی دوێنێ شەو ئیتر ڕاپەڕینەکان لە ئێران بە تەواوەتی کوردستانیان گرتەوە ئەوە ئێستاکە ڕاستم کردەوە هاوڕێیان ببورن یەک دەقا ئێستاکە دەگەڕێمەوە لاتان سوسیال میدیایە ئیتر ناچارم ئاعتراف بکەم پشیلەکەم هەیە پشیلەکەم لە دەرەوە ماوە زۆری سەرمایە لەبەر دەرگایە ئیتر ناچارم بهێنمە ژوورەوە دوای ئەوە لەگەڵتان بەردەوام دەکەم بە تەنیا یەک دەقە کاتم بدەنێ داوای لێبوردنەکەم بەڵێ ئەوە پشیلەکەمان هێنا ژوورەوە ئیتر خواردنیشم پێدا و باس لە ڕەوشەکە دەکەین بە گشتی هاوڕێیان لە حەلەب هەتاوەکو ئەو سەعاتەش ئیتر ئاڵۆزیەکان شەڕەکان بەردەوامە هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە بەڵام تەماشا دەکەین گوشارێک لە دەرەوە دەستی پێکردووە دوێنێ ئێوەرە باسم لە لێدوانەکەی وەزیری دەرەوەی ئیسرائیل کرد و دوای ئەوە لێدوانی تۆماس باراکیش هات و ئەمەش زۆر گرنگە ئیتر لە چاپەمەنیەکاندا لێدوانی ئەمانوێل ماکرۆنمان بینی و ئەمانە بمانەوێ نەمانەوێ گوشاری زیاتر لەسەر حکوومەتی دیمەشق زیاد دەکەن ئیتر هەتاوەکو ئێستا ڕەوشەکە بەو شێوەیە وا پێ دەچێ ئیتر گوشارەکان زیاتر لەسەر تورکیا بن چونکە بەڕاستی هەموو نیشانەکان بۆ ئەوە دەچن یعنی لە ئەحمە شەرع زیاتر فراکسیۆنەکانی سەر بە تورکیا لە ناو هێرشەکاندان و ئەمەش تا ڕادەیەک لە ڕووی لۆژیکیەوە مانایەکی هەیە چونکە ئەحمە شەرع کەسێکی پراگماتیستە و هەموو هەوڵێکی ئەوەیە ئەو باش دەزانێ ئەو لە ناو سووریادا زۆر لاوازە ئەگەر لەگەڵ کوردەکاندا شەڕ بکەوە بە تایبەتی ئەگەر هێزەکانی سووریای دیموکراتیک ناچار ببێ بکەوێتە ناو شەڕەکەم چونکە ئەو زانیاریانەی لەبەردەستمدایە هێزەکانی سووریای دیموکراتیک ڕووبەڕووی ڕەخنەیەکی زۆر گەورەی جەماوەرەکەی دەبێتەوە یعنی ئەوەندە ماوە ئەتوانی بڵێن لە قامیشلی و لە حەسەکە و لە کوبانێ و لە دێرێک خەڵک ئەمجارە لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکراتیک ڕاببێ و سەرهەڵدان بکە و بڵێن ئایا ئێوە
ئەو چەکانەتان بۆ لە دەستدا ینی ئەو چەکانت بۆ لە دەستدای کە میلەتەکەت کۆمەڵ کوش دەکرێت قەتڵ عام دەکرێت لە هیچ خۆڕایی تۆ هیچ کارێک ناکەی بێگومان ئەمە کارێکی ئاسان نییە هێزەکانی سووریای دیموکراتیک بکەوێتە ناو شەڕ هێزەکانی سووریای دیموکراتیک کۆمەڵێک خاڵی لاوازی هەیە یەک لەوانە پابندبوونی ئەمریکا و ئێستا لە بۆ ئەمریکا ئیتر کوردەکان بەردەوام بە تەنیا بە چاوێک تەماشای ڕەوشەکە دەکەن بە دوو چاو سێ چاو تەماشا ناکەن یعنی وا ئەزانن بە تەنیا هێزەکانی سووریای دیموکراتیک هاوپەیمانی ئەمریکایە کاکە هێزەکانی سووریای دیموکراتیک چەند هاوپەیمانی ئەمریکایە ئەحمەد شەرع و دەستەی تەحریر شام و حکوومەتی ئینتقالی سووریا دوو ئەوەندە متفقی ئەمریکای چونکە ئەمانە دەوڵەتیان لە دەستدایە ئەمانە ئابوووریان لەبەر دەستدایە ئەوانە بڕیاریان لەبەر دەستدایە و ئەمانە ئاسایشی ئیسرائیلیان لەبەر دەستدایە ئەمانە ئیتر پەیوەندی نێودەوڵەتیەکانیان لەبەر دەستدانا سبەی ئەگەر ڕێگریەک لە ئێران بخواسترێ ئەوە بە تەنیا بە هێزەکانی سووریای دیموکراتیک ناکرێ ئەمە لە هەمان کاتدا دەبێت بە حکوومەتێکی ناوەندی بکرێ کوردەکان لەو بارەیەوە ئیتر بەردەوام لە ناو کێشەیەکی ئیدۆلۆژیدانا یعنی ئەم ڕەخنەیەکی بەڕاستی گونجاوە کوردەکان بە هیچ شێوەیەک نەدەتوانن بستە ناو دەوڵەت لەگەڵ دەوڵەت جوود ببن لەگەڵ دەوڵەت ئاوێتە ببن لە ناو دەوڵەتەکاندا جێگای خۆیان بکەنەوە و نەدەتوانن لە دەرەوەی دەوڵەتدا ئیتر کیانێک دروست بکەن کە ئەمە بەردەوام کێشەیەوە ئەمە بەردەوام گفتوگۆی ئەوە دێنێتە ئاراوە دوو سوپال لە ناو یەک دەوڵەتدا نابێت چەند ئیدارەیەک لە ناو یەک دەوڵەتدا نابێ وا دیارە ئێمە ڕەخنەکەمان تایبەت نییە بە سووریا لە سووریا ڕەوشێکی زۆر جیاواز لە ئارادایە بەڵام ئایا لە عێراق ئەوەمان نبینی کە لە عێراق ئیتر وەکو بڵێ سنیەی زێر پێشکەشی کورد کرا کورد توانی لە ناو بەغدادا جێگای خۆی بکاتەوە هەموو ڕەخنەکانیان ئەوەیە هەموو تاوانەکە ئێستاکە لە بۆ عێراقی شیعە دەگەڕێنەوە بەڵام بەڕای من ئەمە ڕاستینەی خۆی نییە کورد بەخۆی لە بەغدا هەڵات ئەمە دەبێ دانی پەیدا بنین کورد ئەگەر بەخۆی عێراقی بە خۆی زانی بووایە هەڵ نەدەهات ئیتر ئەمە لە سووریاشدا بە هەمان شێوەیە مەبەستمان لێرە ڕەخنە نییە مەبەستمان لە بارودۆخە مەبەستمان لە کۆنژکتورە مەبەستمان لەوێ کە دنیا چۆن تەماشای بابەتەکان دەکە ئێمە چۆن تەماشای بابەتەکان دەکەین ئیتر لە بۆ هەندێ دەبێ بابەتەکان بەڕای من بەو شێوێ بخوێنەوە ببینە سەر ئەوەی سیاسەتی مەیدانی کە بزانین لە ئاراداهەیە هەروەکو لێدوانەکەی ئیسرائیل بینیمان یعنی ڕاستە لە کۆتاییدا ئیسرائیل هاتە دەنگ بەڵام وەزیری دەرەوەی ئیسرائیل وەکوتم لە ماڵەوەی لەسەر تویت لێدوانی داوە ئەمە چەند جێگای بایەخە لێدوانێکی چاپەمەنی لە وەزارەتی دەرەوە نەداوە لەسەر سایتەکانی ئیسرائیل لێدوانێکی نەداوە تویتەرێکی کردووە ڕاستە ئەمە وەزیری دەرەوێ دیسان قورسایی هەیە بەڵام ئایا نەیدەتوانی لە وەزارەت ئەم لێدوانە بدا بەڵێ دەیتوانی لە هەمان کاتدا لێدوانەکەی وەزارەت وەکو ئەو لێدوانانەی پێشوو نییە کە لە بۆ سوێیدا دەیدان یعنی هەڕەشە بکە بڵێ ئەگەر وانەکەی وات لێ دەکەم باڵکو ئیتر بەتەنیا نیگەرانی خۆی دەردەبڕێ و لە هەمووشی گرنگتر تۆپەکە داوێتە ساحەی هاوپەیمانانی دژی داعش ئەڵێن کوردەکان دژی داعش شەڕێکیان کردووە هەموو جیهان قەرزاری ئەوانە و دەبێ ئیتر جیهان لە بەرامبەر ئەواندا بەڕێزەوە هەڵسوکەوت بکە و بیان پارێزی یعنی بەخۆی نیکە بەڵام بە ئەمریکا دەڵێ بە هاوپەیمانان دەڵێ ئەمە لە کاتێکدا لە بۆ دروزەکان بەخۆی دەیکرد نەیدەگوت بە ئەمریکا بیکە بە فەڕەنسا بیکە و بەریتانیا بیکە ئیتر ئەمە لە بۆ چوایە خۆ ئایا ئیسرائیل پێخۆشە کوردەکان بکوژرێن و لە ناو ببرێن و لاواز بکرێن و نەمینە نەخێر بە هیچ شێوێک لە بۆ ئیسرائیل هەبوونی کوردەکان ئیدارەیەکی کوردی زۆر گرنگە و بە هیچ شێوێک ئەمە قبول ناکەن کە ئیدارەی کوردی لە سووریادا نەمێنێ بەڵام لێرەدا شتێک هەیە یعنی ئێستا کە ئیسرائیل لەگەڵ سووریا ئیتفاقی
اتفاقی کردووە و ئیتیفاقەکە لە بۆوی زۆر لە کوردەکان گرنگترە لە هەمان کاتدا ئیتر لەو ساحەیەدا ئەمریکا هەیە ئەگەر ئیسرائیل لەو ساحەیەدا بێتە ژوورەوە ئەوە کەواتە هاتوتە ناو ماڵی ئەمریکا هاتوتە ناو ساحەی ئەمریکا و ئەمە ناڕەحەتی دروستەکە لە بۆ هەندێک ئیتر لەو چوارچێوەیەدا ئینسان بابەتەکان ببینێ باشترە بەڵام لە دوانی تۆماس باراک ئیتر گرنگ بوو تۆماس باراک هەم کەسێکی نزیکی ئیسرائیلە نیگەرانیەکانی ئیسرائیل ڕەچاو دەکا هەم لەبەر ئەوەی باڵیۆزی ئەمریکای لە تورکیا زۆر گرنگە لە لێدوانەکەیدا چیوت لە لێدوانەکەیدا گوتی هێزی سەربازی بیانی دەست لە کاروبار وەردەدەن و ئاستەنگن لە بەرامبەر ڕێککەوتنی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی ئینتقالی یعنی بە ئاشکرا ئیتر ڕووی قسەکانی لە تورکیا دەکا ئەم هێزە بیانیانە چێن ئەم هێزە بیانیانە سەر بە تورکیانەوە بەریتانیا زۆربەی زۆریانی خستە لیستی تێرۆرەوە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بەڵام سەرباری ئەوەش دیسا لە حەلب ڕەوشەکە زۆر ئیتر جێگای نیگەرانیا چونکە سەرفەرمانداری گشتی بەخۆی ئێستا لەوەیە بەخۆی سەرپەرشتی شەڕەکان دەکات ئەمە زۆر گرنگە ئیتر دەبێ گوشاری دیپلۆماسی لۆبی ئیتر خۆ پیشاندانەکان بە هەموو شێوەیەک بەردەوام بکرێن نازانم بۆ تاوەکو ئێستا لە عراق نەکراوە دەبێت لە هەولێر بکرێت چونکە پارتی زۆر نیگەرانە حکوومەتی بەغداش نیگەرانە یعنی حکوومەتی بەغدا نایهەوێ ببێتە دراوسەی ئەحمەد شەڕە پارتی نایهەیە ببێتە دراوسەی ئەحمەد شەڕە و پارتی باش دەزانێ ئەگەر بێت و ئەحمەد شەڕە ئەمە بکە ئەمە ڕنگ بێ لە عراقیشدا ئیتر فکرێک ڕۆیایەک جەسارەتێک بداتە بوێری بداتە ئەو لایەنە شۆڤینیستانە بە تایبەتی سونیەکان ئیتر ئەمە زۆر گرنگە بۆیە تەماشا دەکەین لە تەلەڤیزیۆنەکانی پارتیشدا بەڕاستی یعنی بە تایبەتی تەلەڤیزیۆنەکانی نزیکی مەسرور بارزانی و ئەوانە تندبوونێکی زۆر گەورەی هەیە مەسەڵەن تەماشام کرد کەسێک کە بە کوردیشی قسە دەکە کورد بوو هێنا بیانە سەر تەلەڤیزیۆن کەسێکی نزیکی دەوڵەتی تورکیا بوو ئیتر بووە شەڕە چەق لە نێوان سپیکەرێکە بەڕێوەبەری ئاڤا تیڤی و ئیتر ئەم کەسە و ئەمە بەڕاستی نیشان ئەدا کە پارتیش لەو بارەوە نیگەرانە لە دووش شوێندا نیگەرانە یەک کۆمەڵکوژیەکە کۆمەڵکوژیەکی ئەتنیکیە ینی نەپارتی و نێچێتی و هیچ کەسێک ناتوانێت بێدەنگ بوو بێ هەڵوێز ببێت چونکە ئەمە مەترسی هەیە لە هەمان کاتدا وەکو وتمان مەترسیی جیۆپۆلیتیک هەیە نەپارتی و نە عراق ناتوانن ئیتر ئەمە قبول بکەن دراوسەی ئەحمەد شەڕع بن یعنی ئەمانە ئەمەوی نوێنە ئەمەویە نوێیەکانیان پێدەوترێن ئەمانە زۆر مەترسی دارن ئیتر لە بۆ هەندێ تەماشا دەکەین لە پشت لێدوانەکەی بارزانی و لێدوانەکەی تۆماس باراکدا ئەم شتانەش هەنا کە دەبێ بیان بینن سەرەتا دەمەوێ لێدوانی بەرپرسی پێشووی سنت کۆمتان لە سووریا لە بۆ بگوازمەوە کە ئێستا بەرپرسیاری کۆمپانیایەکی نەوتە لە سووریادا و لە ناوچەی هێزەکانی سووریای دیموکراتیکدا ئیتر لەوێدا نەوت با بڵێن بەرهەم دێنێ ئیتر بزانین هەڵوێستی ئەو چۆنە و چی ئەڵێ هەرچەندە ئەو پیاوە لەگەڵ من ئیتر پەیوەندی ناخۆشە جارێک لەسەر تویت بە شەڕ هاتین چونکە ئەمە جەنەڕاڵ بوو و ئیتر شتێکم بۆ نووسی چۆن دەکرێ ئەتۆ هەتا دوێنێ جەنەڕاڵ بووی ئەوڕۆکە بەرپرسیاری بیری نەوتی
ئیتر لە من تۆڕە بوو هەموو شتەکانی بە شەڕی داعش و ئەمانە بەستەوە و هەندێک لایەنگری پەکەکەی منافقیش یان لە بابەتەکەی من تێنەگەشتن لە بواری ئەخلاقی و فکری و یانیش ئیتر کەوتنە ناو باسێکی دیکە ئاتۆ چۆن دەبێت لەگەڵ ئەمە شەڕ بکەی ئەمە لەگەڵ ئێمە شەڕی کردووە دژ بە داعش خۆ من پەلاماری ئەوم نەداوە لە بەرەوەی شەڕی کردووە لەگەڵ ئێمە دژ بە داعش بەڵکو لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی مۆرالیەوە لە حتا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەستوریەوە ئەو کولتورە خراپە کە ئەتۆ جەنەڕاڵبی و پاشان بێتر دەست بەسەر بیرە نەوددا بگری ئەمەیان بەڕای من ئیتر کێشەیەکە والحاصر بە جۆ لە لێدوانەکەی بگرین بزانین چیاڵێ. تحتاج إلى توحيد الأشخاص وجمعهم على طاولة واحدة للتحدث عن اختلافاتهم وذلك لوقف الأعمال القتالية. 3 أيام هو رقم كبير جدا ويجب إيقاف الأعمال القتالية. من هي الدول المجاورة التي لا تريد لقسد والأسايش أن يبقوا ولا حتى للكرد أن يبقوا؟ رأينا بيانات من قبل وزارة الخارجية في تركيا، وقالت الوزارة أنها ترافق وتتابع الوضع عن كثب، وقالت أيضا أنها تدعم وزارة الدفاع السورية، ولكن الحالة في حلب فريدة من نوعها. بەڵێ بینیتە یعنی پرسیاری لێ دەکرا وا دیارە ئەمە کەناڵی شەمسە کەناڵی پارتی دیموکراتی کوردستانە کە بە عەرەبی پەخش دەکا ئیتر میوانی ئەوانە لەوێدا ئیتر پرسیاری لێ دەکەن چیە ڕێگە نادا کە هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی ناوەندی ڕێک بکەون چێ لە بەرامبەر ئەوان ئاستەنگە چێە ئاگری ئەم شەڕانە خۆش دەکە بە ئاشکرا ناوی تورکیا دێنێ ئەڵێ تورکیا وەزارەتی دەرەوەی تورکیا بە ئاشکرا ئەو لێدوانەی داوا دژایەتی هێزەکانی سووریای دیموکراتی دەکا لایەنگری حکوومەتی سووریا دەکا لە بۆ ئەم جۆرە شەڕە لێدوانی ئەمە و لێدوانی تۆماس باراک لە هەمان کاتدا کە هەردووچیان ئێستا بیزنسمانن و یەکێکیان پێشتر جەنەڕالی عسکەری بۆ لە سووریا ئێستا کە سند کۆم ئەوی هێناوە کردوتە بەرپرسیاری کۆمپانیایەکی نەوت لە نفوزی هێزەکانی سووریای دیموکراتیک لە دێرە زۆر ئیتر و لە حەسەکە ئۆفیسی هەیە زۆر جاریش لەوێ دەمینێتەوە ئیتر نیگەرانیەکانی خۆی نیشان دەدا یعنی مەبەستم لێرەدا ئەوەیە سەرمایەش گروپەکان کۆمپانیاکان لە هەمان کاتدا نیگەرانن لەو بارەیەوە هاوڕێیان لەو بینەدا فێسبوک پەخشەکەم دەبڕێ تکایە لەسەر فێسبوک دەرکەون وەرنە سەر کەناڵی یوتوب کەناڵی یوتوبی هیوە خۆشنەوە ناوەکەم ئێستا چۆن نووسراوە هیوا خۆشنەوە هەروە لە یوتوب بنووسن وەرنەژوورێ بەڵام لە هەمان کاتدا داوەتان لێ دەکەم ئەوانەی لەسەر فێسبوک تەماشای من دەکەن وا دیارە ئیتر کەناڵی یوتوبیان سوبسکرایب نەکردووە یان نازانن سوبسکرایب بکەن تکایە سوبسکرایب بکەن یعنی سوبسکرایب وەکو ئەوەیە کە پەیجێکی فێسبوک فۆلۆوە بکەیت لەسەر فێسبوک تەماشای مەکەن فێسبوک بەتەنیا ئامرازێکە بۆ گەیاندن ڕێکلام بەڵام ئامرازێکی دوور درێژ نییە و بە کورتی وەرنە دەرەوە ئێستاکە پەخشەکەم لەسەر فێسبوک ئەبردرێ بەڵێ لەو بینەدا بەردەوام دەکەین ئەمانە هەمویان ئیتر نیشانمان ئەدەن کە خوێندنەوەمان بۆ سیاسەتی ئەمریکا لە بەرامبەر ئەو مەسەلەی کە ئێستا لە ڕۆژئاوای فڕاتدا ڕوئەدا خوێندنەوەیەکی زەحمەتە ویانیش تێگەشتن لە بۆ بابەتەکە تێگەشتنێکی ئاسان نییە لەلایەک وەکو وتمان ئەمریکا چەندین ساڵە ئەڵێ ئێمە کارمان بۆ بەری ئاوی فڕاتەوە نییە لەو ئەو بەری ئاوی فڕات پێشتر دەیانگوت نفوسی ڕووسەکانە و ئێستا کەش ئەڵێن ئێمە کارمان
کارمان پێ نییە هەر لە بۆ هەندێک لە دوای ڕوخانی ئەسد یەکەمین کارکە کردیان ئیتر لەگەڵ مەزنوع عەبدی کۆبوونەوە پێیانوت بە زووترین کات هێزەکانتان لەوێ بکشێنەوە هێزەکانیان بەتەنیا لەوێ نەکشانەوە لە مین بزیشیان کشاندەوە لە مین تا ڕەفعات شەهباوە هەموو ئەو کوردانە نزیکەی ژمارەیان 200,000 بوو هەر هەمویان جارێکی تر ئاوارە بوونەوە و بەشێکیان لەمانە بێگومان چوونە هەردوو گەڕەکە کوردیەکەی حەلەب ئەلە شرەفیە و شێخ مەقسوود ئیتر ژمارەی ئەو دانیشتوانی ئەو ناوچەیە گەورە تر بوو و ئێستاکە ئەگەر لەوێش ئاوارە بنەوە ئەوە دەبێتە جاری سێم کە ئاوارە دەبنەوە ئەمە سیاسەتی ئەمریکایە بەڵام لە هەمان کاتدا ئەمریکا لەوە دەترسێ ئیتر ئەمە تەشەنە بکە لە کۆنتڕۆل دەربچێ و ئیتر کە لە کۆنتڕۆل دەربچێ و هێزەکانی سووریای دیموکراتیک بکەونە ناو شەڕ هەرچەندە من باوەڕ ناکەم یعنی هێزەکانی سووریای دیموکراتی لە لێدوانەکانی مەزلومە عەبدیەوە دیارە نایهەوێت بچێتە ناو شەڕێکی وەهادا لەبەر ئەوەی یەک وەکو وتمان ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک پابەندی ئەمریکایە بەبێ ئەمریکا هێزەکانی سووریای دیموکراتی ناتوانێت هیچ بڕیارێک بدەوەوە ناتوانێت بڕیارێکی وابدا لە بەرامبەر متفقێکی دیکەی شەڕ بکە بەڵێ لەو بەری ئایفرات ئەیکا دەشیکا لە سەدی تسرین کردی لە سەدی تسرین لەو شەڕێکە کرا ئیتر هێزەکانی بەشێک لە هێزەکانی هاوپەیمانان یارمەتی هەسەدەیاندا مەسەڵەن فەڕەنسا دڕۆنی پێدا وانە ئیتر ئەمانە بابەتی زۆر زۆر گرنگن و لە هەمان کاتدا ئیتر لەوێدا ئیتر تەماشامان کرد سەرکەوتنیان بەدەستە بەڵام لەو بەری ئایفرات بە هیچ شێوەیەک نە لە پێشوو نە لە ئێستادا هێزەکانی هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا هەڵوێستێکیان نەبووە لە ئەفرینیش نەیان بوو لە شەهبا و لە تەڕ ڕەفعاتیشتا نەیان بوو بەڵام ئەم جارە ڕەوشێکی جیاوازتر هەیە و ڕەنگ بێ ئیتر نیگەرانیان لەوە هەبێ هاوڕێیان دەپەڕینەوە سەر ئێران بەڵام بۆ دەپەڕینەوە سەریان بەر لەوەی بپەڕینەوە سەر ئێران دەمەوێ ئەوە بڵێم کە تورکیا ئەم کارە دەکات چونکە تورکیا باش دەزانێت لە ئێران ڕژێم ئاڵوگۆڕی بەسەردادێ کە ئەڵێن ڕژێم ئاڵوگۆڕی بەسەردادێ معنای ئەوە نییە ئێران وەکو دەوڵەت هەڵدەوەشێتەوە دەڕوخێت چۆن سووریا ڕووخا چۆن عراق ڕووخا چۆن لیبیا ڕووخا نەخێر هەتاوەکو ئێستا هیچ کەسێک نازانێ ئێران چۆن ئاڵوگۆڕی بەسەردادێ چونکە ئەو ئاڵوگۆڕی ڕنگ بێت لە ناو خۆی ئێراندا بێ ڕنگ بێ سوپای پاسداران بەخۆی ڕێگا لە بەرامبەر گروپێک بکاتە بەخۆی نایکە لەوانەیە ریفۆرمیستەکانیش نهێنێتە سەر دەسەڵات بە تایبەتی ئەوانەی کە پۆستی دیاریکراویان هەبووە هەتاوەکو ئێستا بەڵکو ڕنگ بێ بە خۆیان چونکە دەوڵەتی ئێران دەوڵەتێکی بە ئەزمونە و پێشتر زۆر زۆر شتیوایان تاقی کردوێتەوە حتا باس لەوە دەکرێت کاتێک ئەسکەندەر دەچێت ئێران بگرێ ئیتر ئێرانیەکان دادەنیشن قسە دەکەن ئایا ئێمە دەتوانینە ئەسکەندەر نەخێر ناتوانین چی بکەین هەتاوەکو بۆمان کرا شەڕی لەگەڵ دەکەین بەڵام دوای ئەوەی کە بۆمان نەکرا دەرگای لە پێش دەکەینەوە بە ئەسکەندەر بێتە ناو ئێران ئەسکەندەر بە ئێرانی دەکەین و بەڕاستیش تەماشا دەکەین ئێرانیەکان لە دواییدا کاریگەری خۆیان هەم لە بواری کللتوری هەم لە بواری فەلسەفی لە بوارەکانی دیکەدا لەسەر ئەسکەندەر سەپاند ئیتر چونکە ئێران هەموو دەوروبەری دوژمنە و کێشەیەکی زۆر زۆر گەورەی لەگەڵ دەوروبەرەکانیدا هەیە کە دەوروبەرێکی زۆری سونی هەیە ئیتر ئێستاکە ئەمەویە نوێیەکانیش لە سووریا هاتوونەتە سەر دەسەڵاتدا ئەمە خۆی لە خۆیدا کێشەیەکی زۆر زۆر گەورەیە ئێرانیەکان ڕنگ بێت لە ناوە خۆیاندا بەجددی ئەڵێم لە ناوە خۆیاندا ئیتر گۆڕانکاریە بکەن دەسەڵاتەکە وەرچەرخێنن تۆزێک یارمەتی بدەن بە کورتی ئەم شتانی باسم کرد بە کورمانجیش باسی بکەم لە بۆ ئەو هاوڕێیانەی کە سۆرانی تێناگەن زۆر بە کورتی باسی دەکەم لە حەلەبێ پەفچوون بەردەوام دەکا سەرفەرمانداری گشتی بەخۆ
کوردینەیە وی شەڕی دەکە لێ هەمان دەمێدا هەروەکو من نیشانیەوەدا من بەحث کرد داخوێنیان جددی هەنا و نیشان دەدا ئەمریکا و ئیسرائیل و فەڕەنسا و ئەڵمانیا حتا بەریتانیاژی لەسەر خەتێنە و من بەحسە وێکێ کرد کۆمپانیایان پترۆلێژی کەتنە دەورێ ئێک و نەها لە نفوسێن هەسە دێدا کار دکەن بەڕسمی ئەو جەنەڕاڵێک و من نیشانی وەدا ئەو جەنەڕال بەرێ یعنی سووریا باش ناستکە و تورکیا باش ناستکە لە ورمایە نەها کارێ کۆمپانیایەکی بەڕێوە دەبە حتا مرۆڤ دکارێ بێژە لە سەرناوێ سند کۆمێ ڤیکاری دکە ئەو کۆمپانیا سند کۆمە لەورە لە نفوسە هێزن سووریایی دیموکراتیکە و داخوێنیەوی ژبووی تەلەڤیزیۆنە ئەلشەمس یا پەدێکێ پڕ گرینگە لە هەمان دەمێدا داخوێنیە پەدێکێ مرۆڤ گەرەک فام بکە ینی داخوێنیە پەدێکی نەتەنێ داخوێنیە بارزانیان حتا تەلەڤیزیۆن و میدیایە وانژی بەڕاستی پڕ لەسەر ڤێڕۆشێ ڕادەوەستن من دۆ بەحث کرد عراقژی نیگەرانە یعنی عراق دەوڵەتە بەغدای پڕ لەوێ ڕەوشێ نیگەرانە سەدەم چییە؟ سەدەم ئەوە نە مەسعود بارزانی یعنی حکوومەت هەرێمی کوردستان و نە حکوومەتی بەغدایە ناخوازن ببن جیرانێ ئەحمەد شەرع ناخوازن ببن جیرانێ ئەمەویەن نوح ئەو لە سەروان پڕ مەترسیە لۆماژی ئیدی تولێ دنەڕی بەڕاستی ئەوژی هەڵوێستی خۆ نواندنە یعنی هەڵوێست پشتی هەڵوێستە ئیسرائیلی هەڵوێستە تۆماس باراک دەرکەت لە داخوێنیە تۆماس باراکدا تەنێت شتێکی گرنگ ئەوەکو بە ئاشکرا ڕوویە خۆ لە تورکیای دیکە دەبێژە هەنێک هێز و عسکر و چەکدارین بیانی لە پشتوێ مەسەلەی هەنا یعنی تورکیا لە پشتوێ مەسەلەیە بە ئاشکرا vێکێ دەبێژە و من دوو بەحسە داخوێنیە وەزیرێ دەرڤە یا ئیسرائیلێ کرد یعنی ئەف داخوێنی لە گۆڕی داخوێنیێوان ji بۆی دروزان داخوێنێکی پڕ لاوازە داخوێنێکی پڕ کەمە یەک لەسەر تویتەر هاتیە نویسانن تویتەرە شخصی لە سازیەدا وەک سازی داخوێنی نەدایە یعنی لە ماڵی خۆ بە بێجامە داخوێنێکدایە و خاڵە دووەمین ئیسرائیل vê pirsê mîna pirsa drûziyan lê nanare yani mîna pirsa asayîşa İsraîl lê nanare mîna pirseke yani wê hewalê havpeymaniyan navdewletî dijî Daişê dike لە داخوێنیەدا ئەوە ئێدی لێ دیسان jî pir giring e hevalên hêja tiştێk ku mirov fêm bike û rexne bike di nava Kurdanدا heye Kurd wisa fam dikin ku havpeymaniyên konjektûr yani dostayetî havpeymaniyên konjektûr dostayetî nîne tu caran dostayetî nîne dibe ku di nava دو هێزên Kurdî da be dîsa dostayetî nîne dibe ku di navbera hêzekî dinê jî de dîsa dostayetî niye havpeymaniyên niha li rojhilata navî hene hemû havpeymaniyên konjektûrin dewir de qet dostaniyek nîne tenê yek nebe havpeymaniya navbera Emerîka û İsraîlê ev havpeymaniyekî استراتیژیا û havpeymaniyekî di heman demê de dostayetiye havpeymaniya İsraîlê بە کەسێکی دنێڕە هاوپەیمانیەکی دۆستایەتی نینە حتا بە دروزان ژیڕە مرۆڤ دکارێ بێژێ دۆستایەتی نینە تەنێ مەسەلەیەک هەیە و ئەv هاوپەیمانی دکێ دۆستایەتیش بووی دروزان ji بۆی ku دروز هێزێکی وان لەناو ئیسرائیلê heye درۆزên ئیسرائیلی لە ناوە ئارتێشە ئیسرائیلێدا پڕ خورتن و ئیسرائیلیش گرنگی بەوان دەدا ji بۆی ku ئەو چ دەبە بلا بەبە دەداویێدا عەرەبن عەرەبێک ku di nava artêşa İsraîlê de şer bike û bi ciddî şer bike ji bo ku pir ciddî şer kirin bi taybetî li şerê Hemasê de li şerê Hîzbullahê de bi rastî ciddî şer dikin ji bo wan giring in loma yani li rêka wan de ew guşarê li ser hikûmeta İsraîl dikin ku dirûzên Sûriyayê biparêzin
دوردا فرقك ليه إسرائيل بحمان الرنجي لتشابي كردان نعنره وإسرائيل نها بسوريا يرى دنابا اتفاق جداية تشتكو سوريا ددي إسرائيل حتى ددي أمريكا يجي كرد نكارن بدني رولا كردان تني أو بالانسا رولا كردان تني أو كو سبي أحمد شرع الجختي در نكبة نجب روسيا را بإيران را بتشين را لهفنكي هجر كل هفكر هيزك هبي لهمبريوان بكاربينه يعني رولا كردان العراق داجي أبي رولا كردان سبي لإيران يجي دي أو ببا أمنا هذا شنسر إيراني كم أم دشنسر إيراني جبويكو وك من قد تركيا باش فهم كريا لإيراني دا إيرو سبي جهورتين جدي شدبا شبا إيشف من باش ليناري لحمو كردستان دا خونشاندان رابو ولحمو جي جرينتر كردن شيعة عجيب رابونا سربيان لهر باجارة كده كس لمال لما هر كس إيشف حات درفة إيدي أبني شاندا دا كو روشا خامنئي تمام شد بويا يعني داوي ليهاتيا ليه از دیسا دبیجم بکرتاسی او گهرتنی لإيراني چه دبن نشرته دولت بيرو خاندن نشرته وك عراقي ومينا ليبيا وسوريا دبكو اف خوني شاندان وسابقا كل نافا إيراني دا هنك آلي دريه لپیشیا هنك آلي دنيا وكن كو بنسر دا صلاة داري إيراني دكارن في بكن إيراني لديرو كده تجربة وان قال لك تجربة تركانجي قال لك مزنترا دولتها إيراني دولتها تركيا قال لك دولتها عثماني قال لك كيفن ترى وقال لك بالتجربة تجربة يك جوان دولتانية كلا رشاراتها نافين قد نهاتيا روخاندن عثمان أو دولة عثماني هات روخاندن لجنگ جهاني يكمين دا لي إيران نهات روخاندن وك دولة إدي أف بربر جرينجا بيو رنجي دشن سر إيراني كإيشف لإيراني دا تشيبو ليبنر وەک ئاماژەی پێدراوە لە 1970 کاندنی دووەمی 2026 ئیران ڕووبەڕووی شەپۆڵێکی زۆر بەرفراوانی ناڕەزایی و مانگرتنی گشتی بۆوە. دۆخەکە لەم دوو ڕۆژەدا بە شێوەیەکی بەرچاو پەرەی سندووە و ژمارەی قوربانیان زیادی کردووە. هاوکات ئینتەرنێت لە سەرتاسەری ئێران بە تەواوەتی بڕە. ئیتر باسی شوێنی خۆپیشاندان و مانگرتنەکانی ئەم شەو بکەین. خۆپیشاندان لە زیاتر لە 348 شوێندا لە هەر 31 پارێزگای ئێران راپۆرت کراوە. یعنی حتاوەکو ئێستا لە 27 پارێزگایان هەندێک خۆپیشاندان هەبوون و ژمارەی ئەو شوێنانی کە خۆپیشاندانی لێساز دەکرا 270 و نازانم چەند بوون. ئەو شۆکە بووە 348 شوێن راپەڕین کرا. ئەو ناوچە و شارانەی خوارەوە لە سەر 8 کاندنی دووەمدا چالاکی توندیان بینی. یەکەمینیان تاران ئاڵۆزی زۆر لە هەموو شەقامەکان بە تایبەتی لە شەقامی ئایەتوڵڵا کاشانی باکووری ڕۆژئاوا بازاڕی گەورە و ناوچە بازرگانیەکان بە تەواوەتی ئیتر خۆپیشاندەران هەموو ناوچەکانیان داپۆشی. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە لە ناوچەکانی وەک شاداباد ئیتر خۆپیشاندەران ئۆتۆمبیلەکانی سەر بە حکوومەتیان هەموو وەرجێڕان و ئاگریان تێبردان. لە ناوچە کوردیەکاندا ئیتر جاری یەکەم و ژمارەیە بە تایبەتیش لە ناوچە کوردیە سونیەکاندا تەماشامان کرد خۆپیشاندان زۆر کەم بوو و دیارە چاوەڕێیان دەکرد بزانن هەموو ئێران دەگرێتەوە خەڵکی دیکە و شارەکانی دیکە ڕاپەڕین دەکەن هەموو چینەکان دێنە سەرجادا ئیتر وا پێدەچێت چاوەڕێی ئەویان دەکرد سیاسەتێکی خراپیش نییە. ئیتر تەماشا دەکەن لە ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان مانگرتنێکی گشتی و بەرفراوان لە ئەو شەو دەستی پێکرد لە عیلام
کرماشان لۆڕستان مانگرتن بە تەواوەتی زۆر بەهێزە ئەو شارانەی بەشدار بوون لە مانگرتن بریتین لە پارێزگای عیلام ئیتر ئاودانان کە دەوترێت خەڵکەکە دەستیان بەسەر بنکەیەکی پۆلیسدا گرتووە مەلەکشاهی و شاری عیلام پارێزگای کرماشان یعنی تەواوی کرماشان و کامیارانی گرتەوە پارێزگای لۆڕستان ئەزنا و کۆدەشەتی گرتەوە ناوەڕاست و باشووری ئێران لەوێدایتر بابزانین ڕەوشی خۆپیشاندەران ئەم شەو چۆن بوو لە شارەکانی وەک ئەسفەهان شیراز عەبادان کێوحەنار کە تێیدا پەیکەرێکی قاسم سولەیمانی ڕووخێندرا ئیتر تۆمار کرا و خۆپیشاندانەکان هەتا ئەو دەقەیەش ئیتر بەردەوام دەکەن خەڵکەکە لە جادەن و پۆلیس و سەربازان لە چوونەتە سەربانی بارەگاکانیان ئەوانیش نایەنە سەر شەقام لە باکوور و ڕۆژهەڵاتی ئێران بابزانین ڕەوشەکە چۆنە ناڕەزاییەکان لە شارەکانی تەورێز مەشهەد بنجورد گورگان و شاری کەنار دەریای تۆنەکابۆن بەردەوام دەکەن و ئەم شەوکە پەرەیان سند مرۆڤ دەتوانێت بڵێ لەو شارانەجا خەڵکێکی زۆر هات نەدەرەوە بە تایبەتی تەورێز مەشهەد زۆر گرنگن ئەمانە شاری اقتصادین بابزانین لە باشووری ڕۆژهەڵاتی ئێراندا ئەم شەو چی ڕوویدا پێکدادان لە شارەکانی کرمان و ئێران شەهر سیستان و بەلوچستان ئەم شەو هاتە ئاراوە و تەقەکرا لە نێوان هەردوو لایەندا بەڵام ئەنجامەکەی هەتاوەکو ئێستا نازانین خۆتان دەزانن لە سیستان و بەلوچستان ئیتر گروپی چەکداری هەنووە ئەو گروپانە زۆر ڕادیکاڵن سەبارەت بە ئەو قوربانی و گیان لە دەستانی هەتاوەکو ئێستا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ باسی لێوە دەکەن ئەم شەو گەیشتە 48 کەس کۆی ژمارەی کوژراوان تا ئێوارەی 8 کانونی دووەم ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەوانە مافی مرۆڤی ئێران و هەڕانە کوژرانی لانی کەم 45 کەسیان لە سەرتاسەری ناڕەزاییەکانەوە تۆمار کردووە بەڵام باس لەوە دەکەن کە ژمارەیەکیش نەتوانراوە هەتاوەکو ئێستا تۆمار بکرێ هەم کوژرا و هەم بریندار و هەم دیلیش هەن خوێناوی ترین شەو ئەو شەو بوو دوێنێش ڕۆژێکی خوێنایی بوو ڕۆژی چوارشەمە 7 کانونی دووەم وەک خوێناوی ترین ڕۆژی ئەم بزوتنەوەیە تا ئێستا ناوزەت کراوە کە تێیدا تەنها لەو ڕۆژەدا 13 خۆپیشاندەر کوژراون و تەنانەت باس لە تەمەنی قوربانیانیش دەکرێت کە بەشێکیان مناڵێکی 8 ساڵی تێدایە و یەکێکیان تەمەنی 18 ساڵە هێزە ئەمنیەکان ڕەوشیان چۆنا مێدیەکانی سەربەدەوڵەت و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ راپۆرتیان داوە کە نزیکەی 8 بۆ 10 کارمەندی ئەمنی لەوانە پۆلیس و ئەندامانی سوپای پاسداران لە شارەکانی وەک لۆردێگان مەلەکشاهی و ئێران شەهر کوژراون لە هەر سێ شاردا ئەوە چەند ڕۆژە بە تایبەتی دوێنێ خۆپیشاندانەکان تا ڕادەیەک بوونە خۆپیشاندانی چەکداری لە هەردوو لایەنەوە چەک دەقێنرا هەتاوەکو ئێستا باس لەوە دەکرێت کە 2260 کەس لە سەرتاسەری ئێراندا دەستگیر کراوە حکوومەتی ئێران شەوی 8 کانونی دووەم ئینتەرنێتی لە سەرتاسەری وڵات بڕی بۆ ئەوەی ڕێگری لە ڕێخستنی خۆپیشاندانی زیاتر بکەن ئیتر چاودێران و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نیگەرانیەکی زۆریان دەربڕیەوە سەبارەت بە بەکارهێنانی فیشەکی ڕاستەقینە کە لە دوێنێەوە ئیتر فیشەکی ڕاستەقینە بەکارهێنا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە تاران و لە ناوچە کوردیەکاندا لەو بارەیەوە هەوڵ ئەدەم هەندێک فلیم و شتیواتان بە کورتی نیشان بدەم ئەگەر بۆم کرا بەڵێ
یەک لەمانە ئەمەیە. بەڵێ ئەمەیان یەکێک بوو. هەوڵەدەم شتی دیکەشتان پێش بۆ دابەزێنم تکایە لەسەر خەت بن چاوەڕێ بکەم بزانم ئەتوانم. بەڵێ ئەمەشیان یەکی دیکەیە. پەیکەری قاسمی سلێمانیە. بەڵێ ئەمەش پەیکەری قاسم سلێمانی بوو، هێنایە خوارەوە و شکاندیان. کابزانم چی ترمان هەیە. ئەمەیان ئەمەشیان بە بێنمە سەر شاشەکە لە بۆتان. بە ئەزدەری قسە دەکەن. سکی کثافت حرام خوره لاشخور. ناوەڵە بە کوردیە وەرە. بەڵێ هاوڕێیان نازانم چیترم لە ماوە یان نا بەڵێ ماوە. وەڵا ئەمەشتان نیشان دەدەم ئیتر بزانین یەک دەقە ئەمەشتان ئێستاکە بۆ دێنمە سەر شاشە. ئەمەشیان هەیە دەنگەکەی بکەمەوە. شابات ئیسلام ئاباد. بەڵێ هاوڕێیان ئەمانە هەموو خۆپیشاندانەکانی ئێرانن وا دیارە گەشتۆتە لووتکە. ئیتر لێرەدا بابەتێکی زۆر گرنگ هەیە دیسا دووبارەی دەکەمەوە. تورکیا ئەمە دەزانێ و پێش ئەوەی لە ئێراندا گۆڕانکاریەکی زۆر گەورە یعنی ئاڵوگۆڕیەکی زۆر گەورە بەسەر دەسەڵاتدا بێ کە بەڕای من دێ ئەمجارە. چونکە مەسەلەی ئێران ناڵێم وەکو ڤەنزوێلایە، بەڵام ڤەنزوێلا کاریگەریی زۆر گەورەی لەسەر حیزبوڵا و لەسەر ئێران دەبێ، کاریگەریی مادی زۆر گەورەی دەبێ. یعنی چەندین ساڵە نزیکەی 20 ساڵە حیزبوڵا لە هەموو ئەمریکای لاتیندا، چونکە ئەمریکای لاتین وڵاتانێکن کە پێشتر ئەزمموی دژە ئیمپریالیستیان هەیە و حیزبوڵا ئەمەی قۆستۆتەوە لەبەر ئەوەی بەخۆی بزوتنەوەیکی دژە ئیمپریالیستە، دژە زایۆنیە و دژە ئەمریکاییە و ژمارەیەکی زۆری ئەندامی حیزبوڵا لەو ناوچانە دەژین لە ناوچەی ئەمریکای لاتین و لەوێدا بازرگانیان هەیە و سوودێکی زۆریان لە بازرگانی مادە بێهۆشکەرەکان بینیوە. بازرگانی مادە بێهۆشکەرەکان لە ڕاستیدا ئینسان ناحەقینەکە ئەوەی هەری گەورە دەیکا تورکیا و بەریتانیانە لەوێ. تورکیا و بەریتانیا لە پشتینە، بەڵام ئەو ڕێکخراوە ئەو ئاکتۆرە نادەوڵەتیانە هیچ ئاکتۆرێکی نادەوڵەتی بەتایبەتی چەکدار نییە لە دنیادا ئیتر لە ڕێگای
ناشایستە و ئیلەگاڵ پارە پەیدانەکە هیچ نییە لە هەموو شوێنێکدا هەیە. حیزب اللهش لەمەدا پارەیەکی زۆری بەدەست دەکات و ئێرانیش ئیتر پارەیەکی زۆری بەدەست دەکات. هەم پارەکانی لە ڕێگای ڤێنزوێلا ئاڵوگۆڕی پێدەکردن، مەسلەی زێر، مەسلەی کانزاکان، مەسلەی نەوت و مەسلەی چەک و کۆمەڵێک بابەتی بەو شێوەیە. بۆیە تەماشا دەکەین ئەوەی لە ڤێنزوێلا ڕوویدا کاریگەری لەسەر ئێران دەبێ. من ناڵێم ئەوەی ئەمریکا لە ڤێنزوێلا کردی لە ئێران دەیکا، ئەمە حاڵەمە شتیوا هەر نابێ. ئێرانە ڤێنزوێلا باخچەی پشتەوەی ئەمریکایە. ئێران وڵاتێکی زۆر دوورە و زۆر گەورەیە. ئەمریکا شتیوا ناکە لە ڤێنزوێلاش خۆ هیچی نەکردووە تاوەکو ئێستا. حکوومەت لە شوێنی خۆیدا ماوە، جێگیری مادۆرە هەتاوەکو ئێستا لەسەر دەسەڵاتە و سوپا ئەو سوپای مادۆرە کە پێشتر و پێتان بڵێم ئەو سوپای ڤێنزوێلا تاقە کەسێک کە بتوانێت کۆنتڕۆلی بکە مادۆڕەیە، هیچ کەس ناتوانێت، چونکە لەوێشدا گروپی جیاواز هەن سوپایان پێکیناوە، بەڵام مادۆڕۆ دەیتوانی ئەمانە کۆنتڕۆل بکە. ئێستاکە چێ ئەمانە کۆنتڕۆل دەکە؟ ئەمانە هەموو جێگای پرسیارن. لە بۆ هەندێک ئەمریکیەکان لەمە زیاتر ناتوان بڕۆن. ئێستاکەت چی دەکەن؟ بچنە ناوەوە تووشی شەڕێکی 50 ساڵی دەبن. دۆناڵد ترامپ ئەوەی دەوێ نەخێر، دۆناڵد ترامپ ئەوەی ناوێ. دۆناڵد ترامپ شەڕ دەکا بەڵام شەڕی دوور و درێژ ناکە. لە بۆ هەندێک ئیتر ئەمەیان مەحاڵە لە ئێران دووبارە بێتەوە، بەڵام لە کاریگەری لەسەر ئێران دەبێت و لە ئێران گۆڕانکاریەک ڕوئەدا. تورکیاش ئەمە باش دەزانێت، بۆیە دەیەوێت پێشەوەی ئەمە ڕووبدا لەناو ئێراندا قاچی خۆی لە سووریادا باش قایم بکە. قاچی خۆی لە سووریادا باش قایم بکە. ئینجا تەماشا دەکەن لە ئێران چ گۆڕانکاریەک ڕوەدا. ئەگەر گۆڕانکاریەکە بەدلی ئەو نەبوو، ئەوە هەموو ئەزەریەکان نا، بەڵام بەشێک لە ناسیۆنالیستە ئەزەریەکان تورک زمانەکان بەکاردێنێ کە لە ژێر کاریگەری هەم ڕاستەوخۆی مەهەپە و ئەمانەدانا، هەم لە ژێر کاریگەری ئیتر ئەزەربایجان و ئیسرائیلدانا. ئەمانە 100% بەکاردێنێ. ئیتر لێرەدا ئەکرێ ساحەیەکی نوێ، ینی ئەحتیمالە، ئەگەر ئەحتیمالێکی لاوازیش بی، بەڵام ئەگەر بێت و لە سووریا داخوازی کوردنەکان نێنەجێ، تورکیا لەوێ لە سووریادا هێزەکانی سووریای دیموکراتیک و کوردەکان بە تەواوەتی بێزار بکە و بێکارتیان بکە و ساحەی مناوەڕێیان زۆر لێ تەسک بکە، ئەمە ئەحتیمالی زۆرە بەڕاستی پەکەکە لەوێدا ئیتر مناوەڕێک بکە بە پێچەوانە، حتا بە پێچەوانەی ئەمریکا، حتا ئەگەر ئیسرائیل و ئەمریکاش پێیان ناخۆش بێ ئەمە بکە. لە بۆ هەندێک ئیتر پێم وایە ئەمریکا حسابی ئەوە دەکات لە سووریا، تورکیاش حسابی ئەوە دەکات لە بۆ هەندێک تورکیا لەلایەک ئەڵێ ئێمە لەناو ئەو مەسەلەیەدانین، لەلایەکی کەشدا بە هەمان شێوە ئەڵێ ئەگەر سووریا داوامان لێ بکە ئێمە ئامادەین مداخەلە بکەین. ئەمە کۆمەڵێک واتای هەیە، لەلایەک ئەڵێن ئێمە لەناو دانین بۆ ئەوەی ئیتر لایەنی کوردی هەموو کارتەکانی تەنانەت کارتە مەترسیدار و پڕ لە ڕیسکەکانیشی بەکارنێنێ، لە هەمان کاتدا ئەو گروپانی کە تورکیا ئێستا لەوێ بەکاریان دێنێ لە لیستی تیرۆری بەریتانیادان، ئەمە کێشێکی زۆر گەورەیە و ئەگەر بێت و جینۆسایدێک ڕوو بدا، نەک بە تەنیا ئەم گروپانە، نەک بە تەنیا ئەحمەد شەرع، بەڵکو تورکیا لەوانەیە تووشی کێشە ببێ، حسابی ئەمە دەکا. بەڵام لە هەمان کاتیشدا ئەوان ئیتر باش دەزانن کە ئیتر ئەو دوو گەڕەکە لە مێژە ئامادەکاری شەڕ دەکەن، یعنی بە ڕۆژێک و ئەو دوو گەڕەکە کەوتنی مستەحیلە. مەسەلەن دوێنێ بەڕاستی ئەوەی پێی دەوترێت سوپای ملی، سوپای نیشتیمانی کە سوپای ئازادی پێشووە، جەیش الحوڕ سووری پێشووە، تورکەکان دیزاینیان کردووە، حەمزات و حەمشات و ئەمانە بەڕاستی ژمارەیەکی زۆریان چەکدار لێ کوژراون، چونکە ئەو هێزەکانی ئاسایش یەپەگەی کۆن با بڵێن هەندێک چەچیان هەیە لەوێ،
یعنی چەکەکان بەتەنیا کلاشینکۆف و قڕناس و بیکەیسی نییە، هەندێک چەشی دیکەشیان هەیە و ئامادەکاریان زۆر باشن، سەنگەرەکانیان زۆر زۆر بەهێزن و تونێلیان هەیە و هەردوو گەڕەکە شوێنەکانیان زۆر زۆر بەرزن، بەرزترین شوێنی حەلەبن. ئەمانە کارێکی ئاسان نییە کە ئەو دووسێ فەرقی چەتەکانی تورکیا بتوانن بە 2 ڕۆژ پاکتاوی بکەن. یعنی ئەگەر گوشاری ئەمریکا نەبێ، ئەگەر ئەمریکا نەڵێ چۆلیکەن، ئایا ئەمریکا دەڵێ کوردەکان بەجووی دەکەن؟ بەڕای من ئەمەشیان زۆر زۆر زەحمەتە. ئیتر لەو بینەدا دەبینین کە تورکیا حیسابی ئەمانە هەردووشیان دەکات. یعنی چاوێکی لە سووریایە، بەڵام چاوەکەی دیکەی لە ئێرانە. ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە. ڕەنگ بێ پارتی و حکوومەتی هەرێمی کوردستان و عراقیش بە هەمان شێوە ئیتر ماڵا بکەن. لە بۆ هەندێک یعنی لە هەمان کاتدا ئەمریکا و ئیسرائیل ڕەنگ بێ لەمە بترسێن ئەگەر کوردەکان زۆر زۆر تەنگاو بکرێن لە سووریا. ئایا مەترسی ئەمە نییە کە پەکەکە ئەم جارە هەنگاوێک بنێ بە پێچەوانەی سیاسەتی ئەوان کە ئەوان دەیانەوێ ئێران لە کاتێکدا بڕۆخێنن ئەو بچێت لەگەڵ ئێران ئیتیفاق بکە؟ منیش بندەیکەم. یعنی میلەتێک تووشی جینۆساید بێ لە بۆ ڕێگریکردن لە جینۆسایدەکە هەمووی دەکا. کاتی خۆشی لە شەڕی داعشدا پەکەکە و ئێران هەمان شتیان کرد. پەکەکە لە 2008 و 2009دا شەڕی ڕاگەیان لە بەرامبەر ئێران کە بکە بەڕای من شەڕێکی خراپ بوو. ئیتر شەڕێک بوو لە پێناوی ئەوەی کە یعنی وایان هەست دەکرد کە ئەو کاتە ئەمریکا ئێران دەڕوخێنێ و ئەگەر بێت و پەکەکە لە دژی ئێران شەڕ بکە پەکەکە لە لیستی تیرۆر دەردەچێت. کەچی پەکەکە نەک لە دژی ئێران لەگەڵ ئەمریکا لە دژی تیرۆری داعش شەڕی کرد، پەکەکە هەر لە لیستی تیرۆر دەرنەچوو، چونکە دەرناچێت، چونکە پەکەکە بەوە خراوەتە لیستی تیرۆر کە لە دژی ئەندامێکی ناتۆ شەڕ دەکە لەبەر ئێران و داعش و ئەمانە دەرناچێتتر. لە بۆ هەندێک تەماشامان کرد، دوای شەڕێک کرا، ئیتر دوای ئەوە ڕێککەوتن کرا و پەکەکە بینی کە کوردەکان لە سووریا لە ژێر مەترسیدانا، بە تایبەتی لە دوای کۆمەڵکوژیەکەی شەنگان، ئیتر بە ناچاری هەردوو لە سووریادا ئیتیفاقیان کرد. ئەو ئیتیفاقا بەدڵی ئەمریکا بوو، بەدڵی نەبوو، بەڵام ئەمریکا نەیتوانی دژیش بێ، چونکە ئەمریکا لە ئەنگری تورکیا بوو، ئۆباما لە ئەنگری تورکیا بوو. ئۆباما یەکەمین کەس بوو کە ئیتر چەکماغەی بزوتنەوەی بەهاری عەرەبی پێ کرد و تورکیای کردە چی پێ دەڵێن گەورەترین بەڕێوەبەری ئەو ڕاپەڕینەی ئیخوان موسلیمین لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. دەورێکی ئەوەندە گەورەی بە تورکیادا، بەڵام کە بینی ئیتر کارەکان بە پێچەوانە ئەنجام وەردەگرن، کۆمەڵکوژی دەکرێن و داعشێک دروست بووە هێرشی سەر هەولێر دەکا کە هەولێر ئیتر هاوپەیمانێکی ئەمریکایە. ئیتر ناچار بوو حیسابێکی دیکەی کرد و ئیتر داعشی خستە لیستی تیرۆر و لە شەنگال بە تۆپ و تیارە لێیدان. ئیتر لە دواییشدا لەگەڵ یەپەگا ڕێککەوتن، یەپەگیان گۆڕی بۆ هێزەکانی سووریای دیموکراتی هەسەدا کە لە سەدا ئەتوانین بڵێن شێستی کورد نین. لە بۆ هەندێ ئیتر باسم کرد هەسەدەش ئەمڕۆ بە ئاسانی ناتوانانی بڕیار بدە بچێتە ناو جەبهەیەکەوە. ئەو لە سەدا پەنجایی کە کورد نین عەرەبە، عەرەب لە بەرامبەر عەرەب شەڕ بکە بتەوێت و نەتەوێ، ئیتر هەستی تائیفیەت ماوە. ئیتر ئەمە لە ئایندەدا چۆن دەبێت چۆن نابێ، ئەمە زۆر زۆر گرنگە. هێزەکانی سووریای دیموکراتیکدا کیانێکی کوردی نییە، کیانێکی هاوبەشی کوردی و عەرەبە، ئیتیفاقێکی کوردی و عەرەبیە. بەبێ داخوازی عەرەب ناتوانێت شتێک بکە، ناکرێت چاوەڕوانیەکانمان لەمە زیاتر بێ. وا دیارە زۆرم درێژ کردەوە هاوڕێیان، ئیتر منیش ماندووم
دەبێ ئیسراحەتێک بکەم زۆر زۆر سوپاس دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هەڤاڵین کورمانجی زمان کاک محمەد کاک ئاڵاین بیلگین تشتێک و من گوت و هەمی تێفامکردن تشتێک و من بە سۆرانی گوت بە کورمانجی نەگوت هەمی تێفامکردن ئانا لەکرە ماخۆ تشتێکی بنویسن هەگەر و بێفامکردن ئەم دەمێ پێش وسا ئەو بکەین هەنێکی بە سۆرانی و هەنێکی بە کورمانجی لێ ئارمانجێ منژی ئەوە بەڕاستی هەم سۆران فێری کورمانجی بن هەم کورمانج فێری سۆرانی ببن هۆن دزانن مخابن بە تایبەتی لە باکوور بە تایبەتی لە دیاسپۆرا هەر کەسێک وەک من کەناڵێک ئاوا کردە و هەمووژی وڵات پارێزیە دەکەن و حتا هەنێک ژوانە نەتەوپەرستیە ئولترا نەتەوپەرستی ئولترا ناسیۆنالیزم دەکەن لێ کەس جوانە بە کوردی ناخفە بە کوردی ناخفە بە تورکی داخفن بە تورکی ناسیۆنالیزمە کوردی دەکەن یانی ڕۆڵە vê کەناڵێ ئەوەکو زمانی کوردیژی هەنێکی پێش بخە خویایە تێفامکردن باش gelek spas gelek spas ji bo bejdariya ku heta niha hûn me mirabûn ez saeteke diaxivim ez ê dawî lê bînim hevalên hêja gelek spas ka bizanim kak Ferhend çi gotiye ger hela bikeve lazim e Kurd li dijî Îranê dernekevin ڕاست یعنی کاک فەرهەند ئەس تەولیتە دەبم کورد ji بۆی ئیسرائیلێ ji بۆی ئەمریکای گەرەک شەڕ نەکەن کورد ji بۆی بیرێ پەترۆلێ گەرەک شەڕ نەکەن کورد ji بۆی ئازادیە خۆ شەڕ دەکەن ئەف پڕ گرنگە کی چ پێنگاوێک لە بەرژەوەندیە کوردان دابە کورد گەرەک vê pengavê binên یعنی هەگەر ku tu hatî weqa sala bە کوردان را هافکاریە دیکەی بە کوردان لە ڕێکا کوردان شەڕی داعشێ دیکەی سیاسەتێ دیکەی و دە هەمان دەمەدا ئیدی کوردان بکەیە قوربانی هەمشات و حەمزات نایە قبول کرد لێ divê کورجی بەڕاستی ڕیالیتەیە دەولەت و سیاسەتێ هەنێکی فام بکەن یعنی کورجی حتا داویە نەکارن هەم لە دژی دەولەتێ بن هەم دەناوە دەولەتێ دابن گەرەک تو جێخۆ لە ناوە دەولەتی چێ بکەی حتاکو فرسەت هەبە یعنی بنەرە ئەزەریەن تورکێن ئیرانی چ قاسی عاقڵن دەما کۆمارە مەهاباتێ هەبوو کۆمارە ئەزەربایجانژی هەبوو ئەو کۆماری خۆ خراکردن و پشتڕاژی ji خۆرا سۆزدا گوتن ئەم ji بۆی بەرژەوەندی خۆ جارێکی دنێ لە ناوە ئیرانێ کۆماران چێناکەن کۆمارێن ئەتنیکی و نەتەوی چێناکەن ئەم سیلاح ڕاناهێژنێ و ئەم پارتیەن ئەتنیکیژی چێناکەن یعنی پارتی تورکان و پارتی ئەزەری ئەم ئیرانی ئەسلینە ئیرانیا مەیە نەیە فارستان نەیە کوردانە نەیە بەلوج و عەرەبانە ئیران دەستپێکێ یا مەیە و نەها لێ بنەرە بەڕاستیژی ئیران دەستێواندایە بازارە ئیرانی دەستی ئەزەریاندایە ئارتێشە ئیرانی دەستی ئەزەریاندایە ئەو پڕ گرنگە یعنی نە گوندێوان خرابوون نە ئابووریەوان خرابوو نە ئەو جاهیلمان وەکمە و بزانە هەموو تورکژی هەموو تورکێن ئیرانێژی لە هەر جەیەکیدا بە تورکی داخفن و زمانی خۆ باش پاراستنە کورد بزانە چ هاتیە سەرێوان لە حالێوان بنەڕە لە زمانێوان بنەڕە لە کولتوراوان بنەڕە لە پاشکەتناوان بڕە لە ئابووریەوانی خراپ بنەڕە و گوندێوان و قاسی هاتنە شەوتاندن لەوەیەکێ بنەڕە یعنی کاک فەرهەندیەک ئەف مەسەلە پڕ گرنگە divê Kurd jêfam bikin niha tu lê dinarî li Sûriyayê de jî berastî ev yek gerek bêfam kirin li Îranê li Iraqê derfetekî wisa hebû gerek bêfam kirin Iraq destê me dabû Iraq destê me dabû heta 2014 jî Iraq destê me dabû
ام بخولا لبغداي رفيان براستي لوما دفي يعني هاجر كدرفتك هابل هرجيكي مرو فيكي بتجربيني يا دومي سياستها درفة بأيديولوجي نابة يعني انها اج إلهام احمد حزدك الصالكي بيراماما صالكي بيراماما او هنو كدبنا سياسته واجي 10 سال زيتر ودنا سياسته داو ودمي الصالكي بيراماما حضالكي برهجايا انسانكي بربا قابليته لي سياسته درفا مروف غرق بأيديولوجي نكا يعني ام بارتيا جلانا ام موديلا جلانا لا سياسة درفدا افتشتانا ناخوا مثلا تركيا تقاسي دفي ريبازي دا زرار كر يافاكو سياسة درفا لسر بنجاها كايديولوجي لسر بنجاها كاخوانيزم مشانت قرأك كرد في كينكا العراق يجيك كرد كتن في خلاتيه يعني سياسة درفا بعضايكي ايديولوجيك لديجي شيعين عراقي او كرن و خو خستن جبهة السنيان لو ما على بغداد دا جيما نبو ايتي بغداد ابو الماء بغداد يا مبو ببيت جلال طالباني يكبر يار لبغداد ندى هداي يكبر يار جلال طالباني چنجارا نيلا نوري مالكي بك وجفينان داري سروي دقرت يعني براستي از دبيجم يعني ليه پشتیوه چه بو؟ پشتیوه امکتن برای سنیان جبوی که حرکت کردایتی نتو پرستی کردایتی لبن باندورا عثمانیزم دایا لبن باندورا نقش بندیتی دایا عثمانیزم و نقش بندی حرکتکن دجی شیعیانا ليش شيعيان عراقي تجارة شرعي كردان نكرنا سيستاني داخيانيوي هي فتوايوي هي شر كردن لدجي كردان حرامة تشمع سود جويك النبني تشمع سياسة الدربة كر سياستك ايديولوجيك ام بالسنيان رابن لدجي عراق لدجي شيعي ويدمي ايدي هر کسک ایدی ناوی علیبا وک قروجیه ایرانی ددید لبنان براستی تشکی پر خلافه او یک لسیاسة إلهام أحمد داجي من ديت يعني لبنان لوبيا خسرية ديمقراطيك لغوري من پر لاوازا يعني لوبيا كي بسازينينا شخصية وحتى تامبوجي كرنا يعني اعتكار كرنا قرتنا نايدن كسندن يجي في كاري بكن منطقة كادر رجيمة كادر سيستما كادر لورداجي حاكمة ام كادرن او ام بارتينا قرأ كاري لوبيجي كاري كي مركزي ببا وببي ما قرأك نبا لورداجي توليد ناري نبا خود كاري بكا نا دكاره کسکی دنیا بکا جبوی کنی بیو سازی او گلک جارناجی مروفلید نری ایدولوژی لورد حاکمه لسر سیاست دروا و منطقه سیاست دروا سیاست دروا برجواندیه تلکویه او گرینگه باش گلک سپاس جبوی كو حتى نها هون لمن دنرن اف ساعتك از ضعفم حوالين هجا از ديسا دوباره دكم فيديوين ما هون دعجبين فيديو ما باشن عن خرابن هاگر كو خرابن رخني خو بكن كاس چا بكن اگر كو باشن هنكي اريكاري بكن اريكاري جي او براستي يعني هركز دكاره لهر روزکی دا ویدیوین ما کانال ما جبوی 5 دوست خوب بشینی و جوان را ببیجه کو ببن آبونه يعني ببن سبسكرايب حتى أنا هاجي قالك كرت وصفام دكان آبونه وسبسكرايب يعني برا نبريا تو تاني إيثر ليوتيوب دا آبونه هي سبسكرايب هي بإنجليزي جراد بيجن سبسكرايب هما اللي يوتيوب ليه بخا how do you subscribe YouTube channel اشترى دبيجي تشوا دكي يعني يكجار دكي خلاص تشوا تو بيجكي فيسبوكي
فۆلۆوەر دەکەی ئەوژی بەوی ڕەنگیە و وێ دەمێ ئەژی مەجبور نابم بەردەوام لەسەر فێسبوک پەخشان بکەم و لایفێن من لە ژنیڤیدە ئیتر بێن پەک خستن لە کەرەماخۆ وێ ئاریکاریە ژبیر نەکەن ji بۆی ku ez bawerim ew kanal layıkê wê ku hûn alîkarî pera bikin. Ez bawerim yek kanala ku hem bi kurmancî bi Sûranî ew ê dike pexşan dike û di heman demê de yek kanala ku popülîzmê nake, yek kanala ku bi hestî naaxife li gorî realîte, li gorî zanista siyasetê daaxife. Ez bexwejî 35 sala 37 sala hem di nava siyasetê de hem di nava karê rojnamevanî de kar dikim û armancê min jî ew e berastî mirov hest û atîfe û hemaset ji fikir cuda bike. Fikir tiştekî din e. Yani lê binêre hunermendê me tu lê dinêrî her tim bi avayekî hestî ji bo ku huner bixwe hest e ne tiştekî din e. Gavek ku siyasetê dikin gelek carna ev bê hemdîwan dibe nejatperistî. Dibe nejatperistî, dibe taîfiyet, dibe mezhebiyet heta û nakokî çê dike mesela nakokî şivanperwer bi êzîdiyan re. Sebeviyekî çê dibe. Gelek wisa an jî nakokiyên pedekê û pekekê gava ku hunermendek mesela mîna diyar Dêrsî ew ne karî ye. Karê te tu mirovekî hestî û pirsgirêke pedekê û pirsgirêka pekekê pirsgirêkekî îdeolojîk e, kultûrî e, jeopolîtîk e, siyasî ye, hejmûngerî ye. Tu gerek devarê sosyolojiya siyasî vê yekê tehlîl bikey. Ne tu biçî dewarê hunermendî xaîn pisrajî çepikan lê bixî Kak Mesûd hat Cizîrê, Kak Mesûd wisa bû, Kak Mesûd dexuyanî da, Kak Mesûd lema xwedî derket yekêtiya Kurdan û yekêtiya Kurdan. Yani bêwî rengî nabe ev kanal berastî di vî warî de dikare rolekî baştir jî bibîne heger ku hûn dengê me bigênin dengê civakê. Ji bo ku civak jî civaka me kemasiyê pir mezin têda hene. Ji xwe hepranî civak lê civakên ku di warê zanistî de pir pêş neketine hestîne zû dikewin hemêza însanên popülîst, însanên hemasî. Gelek însanê wisa hene hemasî. Live çê dike 5,000 kes lê dimeyzîne û tenê hemasetê dike. Hemasetê dike û gelek carna jî bi tirkî dikin vê fêyekî. Hemaset hene têwî dikin. Hemaset rêka yani aqil tembel dike û cewabekî hazir didê te. Pirsyaran çê nake, gumanan çê nake, mantiq naxe dewrê. Li ku propaganda hebû li wir de mantiq dimire, li wir de aqil dimire. û partiyên me siyasî jî ji bo ku di vî warê de pirsgirêka wan heye hewl didin her kesekî propaganda bike, tenê kesekî propaganda bike jê re bêjin merheba, selamu aleykum. Ji kesê ninê re hez neke. Lê ev şaşetiyekî pir mezin e, xeletiyekî pir mezin e. Be propagandê mirov naçe ciyekî. Tamam te rojekî propaganda kir, te rojekî hemaset kir. Lê tu nekarî 20 salî 40 salî ji miletekî re propaganda bikî. Tu millet ehmeq dikî. Tu xwe jî ehmeq dikî. Ev meseleyekî pir giring e. Kîjan partiyên Ewropî welatên pêşketî propaganda dike? Yek partî ji min re bîne. Hemû bi reqem, bi hêjmar diaxivin. Hemû hêjmar û hesab e. Yek bê yek. Tiştekî din nîne ye. Mirov gerek bêwî rengî nêzî siyasetê bibe, nêzî fikir bibe û bi dewarê fikrî de meseleyan binirxîne. Ne dewarê siyaseta rojane ne jî dewarê siyaseta demdirêj û berdewam mirov destpêkê hevalê xwe paradigmeyên xwe rexne bike. Dem baş
گەلک سوپاس حتاکو ناهون بە من ڕابوون ئەز لە بەندا ئەریکەریا وەما بەڕاستیژی هاوڕێیان زۆر سوپاس تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون من ماوەیەک بۆ قەرزاری هاوڕێیانی کرمانجی زمان بووم بۆیە بە کرمانجی زیاتر قسەم کرد بەڵام پێم وایە بوو پێم وایە هەمووتان لە کۆتاییدا لە ئەنجامەکەی دەگەن بەڵێ ئەمڕۆ ئێوارە دووبارە لەگەڵ یەکتر دەبینەوە لەسەر هەردوو بابەت قسە دەکەینەوە لەوانەیە میوانەی تایبەتیشم هەبێ هەر بژین کاتێک خۆش ڕێز و سلااو